گەرموگەشترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی شەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. هێرشە موشکی و درۆنیەکان بۆ سەر بارەگاکانی حیزبە کوردیەکان، بەرپرسدانەوەی هێرشەکانی کۆماری ئیسلامی لە ناوچەکانی هەریر و سۆران، بەرزبوونەوەی ڕێژەی هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ناوچە جیاوازەکانی ئێران، کوژرانی فەرماندەیەکی سوپای پاسداران لە درێژە هێرشەکاندا و دەست بەسەرکردنی بەربڵاوی هاوڵاتیان لە شارە جیاوازەکانی ئێران. درێژەی هەواڵەکان هێرشە موشکی و درۆنیەکان بۆ سەر بارەگاکانی حیزبە کوردیەکان ڕۆژی پێنجشەممە 28 ڕەشەمە لە درێژەی هەڵسوکەوتە سەربازیەکانی کۆماری ئیسلامی بارەگاکانی حیزبە کوردیەکان لە سنووری سلێمانی کرانە ئامانج. بە پێی زانیاریەکان کەمپەکانی حیزبی کۆمەڵەی شۆڕشگێڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران لە ناوچەی زڕگوێزەڵا لە ماوەیەکی کەمدا بۆ چەند جار بە موشە کرانە ئامانج و لە یەکێک لەو هێرشانەدا 4 موشک بەر شوێنی نیشتەجێبووی بنەماڵەکان کەوتووە. بە پێی راپۆرتەکان لە ئەنجامی ئەم هێرشەدا 3 کەس بریندار بوون و زیانێکی مادیش بە شوێنەکان گەیشتووە. هەروەها دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامی داوایان لە دانیشتوانی ناوچەکانی دەوروبەر کردووە کە بەهۆی ئەگەری هێرشەکان لە داهاتوودا شوێنەکانیان چۆڵ بکەن. بەرپرسدانەوەی هێرشەکانی کۆماری ئیسلامی لە ناوچەکانی هەریر و سۆران شەوی ڕابردوو چەندین درۆنی ئینتحاری لەلایەن ڕژیمەوە ئاراستەی هەرێمی کوردستان کران کە زۆربەیان لەلایەن سیستەمی بەرگری ئاسمانەوە تێکشکێنراون. بە پێی دوایین زانیاریەکان 6 درۆن لە نزیک چیای کوڕەک لە دەوروبەری ناحیەی هەریر سەر بە ئیدارەی سەربەخۆی سۆران لە ئاسماندا تێشکان و دەنگی 6 شەقینەوە بەهێز بیسراوە. سەرچاوەکان ئاماژە دەکەن کە ئەم تەقینەوانە پەیوەندیان بە خستنە خوارەوەی درۆنەکان هەیە و تا ئێستا زانیاریەک سەبارەت بە زیانەکان بڵاو نەکراوەتەوە، بەڵام دۆخەکە نیگەرانی لە ناو دانیشتوانی ناوچەکە دروست کردووە. بەرزبوونەوەی ڕێژەی هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ناوچە جیاوازەکانی ئێران ڕۆژی ڕابردوو لە درێژەی هێرشە سەربازیەکاندا چەندین شار و ناوچەی ئێران لە یەک ڕۆژدا کرانە ئامانجی هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیل و ئاستی زیانە مرۆیی و مادیەکان بە ڕێژەیەکی بەرچاو بەرز بووتەوە. بە پێی راپۆرتەکان ڕۆژی پێنجشەممە 28 ڕەشەمە شارەکانی تاران، کەرەج، ئیسفەهان، تەورێز، ئەهواز، شیراز، خۆڕەمئاوا، بەندەر لەنگە و چەند ناوچەی دیکە کراونەتە ئامانج. هەروەها لە بورازجان هێرش کراوەتە سەر کۆگایەکی موشکی و دەنگی 4 تەقینەوەی بەهێز بیسراوە. هاوکات لە تەورێز هێرش بۆ سەر خاڵێکی بەسیج بۆتە هۆی کوژرانی 13 ئەندام و برینداربوونی 18 کەسی دیکە. بە پێی هەواڵەکان لە هێندێک ناوچە زیانێکی زۆر بە شوێنە مەدەنیەکانی هاوڵاتیانیش گەیشتووە. کوژرانی فەرماندەیەکی سوپای پاسداران لە درێژەی هێرشەکاندا لە ڕۆژانی ڕابردوودا بەهۆی هێرشە هاوبەشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر پێگەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی فەرماندەیەکی پلەبەرزی کۆماری ئیسلامی کوژرا. بە پێی راپۆرتەکان سەردار عەلی محەممەد ناینی وتەبێژی سوپای پاسداران لە ئەنجامی هێرشێکدا کوژراوە. شایانی باسە کە هەتا ئێستا زانیاریکی ورد سەبارەت بە شوێن و چوونیەتی ئەم هێرشە بڵاو نەکراوەتەوە، بەڵام سەرچاوەکان ئاماژە بەوە دەکەن کە ئەم ڕووداوە لە چوارچێوەی هێرشە بەردەوامەکان بۆ سەر ناوەندە سەربازیەکان ڕوویداوە. دەست بەسەرکردنی بەربڵاوی هاوڵاتیان لە شارە جیاوازەکانی ئێران لە ڕۆژانی ڕابردوودا لە درێژەی کەشی توندی ئەمنی لە شارە جیاوازەکانی ئێران چەندین هاوڵاتی لەلایەن هێزەکانی ڕژیمەوە دەست بەسەر و ڕەوانەی شوێنێکی نادیار کراون. بە پێی راپۆرتەکان لە شارەکانی تاران، کازرون و زاهدان و هەروەها لە پارێزگاکانی ئەلبرز و خوزستان سەدان کەس بە تۆمەتی ناردنی وێنە و زانیاری بۆ میدیای دەرەوە یان سێخوڕی دەست بەسەر کراون. هەروەها وەزارەتی ئیتلاعات ڕایگەیاندووە کە لە سیستان و بەلوچستان 13 کەس دەست بەسەر و 1 کەسیش گیانی لەدەستاوە. سەرچاوەکان ئاماژە بەوە دەکەن کە زۆربەی دەست بەسەرکراوان بۆ شوێنە نادیارەکان گواستراونەتەوە و زانیاریەکی ورد سەبارەت بە دۆخیان نییە. هێرشەکانی ئەمریکا بۆ سەر هێزەکانی هەشتی شەعبی لە عێراق
بەپێی راپۆرتی گەیشتوو لە درێژەی گرژی و ئاڵۆزیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ناوەند و بارەگاکانی هەشتی شەعبی لە چەند ناوچەیەکی عێراق کرانە ئامانجی هێرشەکانی ئەمریکا. بەپێی دوایین هەواڵەکان لە مووسڵ هێرش کراوەتە سەر یەکێک لە یەکەکانی هەشتی شەعبی و بۆتە هۆی کوژرانی کەسێک و برینداربوونی چەند کەسی دیکە. هەروەها لە پارێزگای سەلاحەدین هێرشێکی دیکە بۆ سەر بارەگایەکی ئەم هێزانە کراوە و زیانێکی مادی و گیانی زۆر تۆمار کراوە. سەرچاوەکان ئاماژە بەوە دەکەن کە ئەم هێرشانە لە چوارچێوەی هەوڵەکانی ئەمریکا بۆ کەمکردنەوەی کاریگەریکی میلیشیاکانی کۆماری ئیسلامی لە عێراق ئەنجام دەدرێن و ئەگەری هەیە لە ڕۆژانی داهاتوودا ڕێژەی هێرشەکان بەرزتر ببنەوە. هەڵوەشاندنەوەی تۆڕێکی پەیوەندیدار بە حیزبوڵڵا و کۆماری ئیسلامی لە ئێمارات. ڕۆژی پێنجشەمبە 28 ڕەشەمە بەرپرسانی وڵاتی ئێمارات ڕایگەیاندووە کە تۆڕێکی پەیوەندیدار بە حیزبوڵڵا و کۆماری ئیسلامیان هەڵوەشاندووەتەوە. بەپێی بەیاننامەی فەرمی و ئەو وڵاتە ئەم تۆڕە لە چوارچێوەی پلانێکی ڕێکخراو کاری دەکرد و ئامانجی تێکدانی ئاسایش و سەقامگیری دارایی وڵات بووە. بەرپرسانی ئەو وڵاتە ئاماژەیان بەوە کردووە کە ئەندامانی ئەو تۆڕە لە چالاکیەکانی وەک سپیکردنەوەی پارە و دابینکردنی دارایی بۆ چالاکیە تیرۆریستیەکاندا بەشداریان کردووە و لە چەند ئۆپراسیۆنێکی ئەمنیدا دەست بەسەر کراوە. دووە هەواڵ هێرشەکانی ئێران بۆ سەر وڵاتانی ناوچە و کاریگەریەکانیان بەپێی ئەو وێنانێک کە بەدەستمان گەیشتوون لە ئەنجامی بەرزبوونەوەی ڕێژەی تند و توێژیەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست چەند وڵاتێکی ناوچەکە لەلایەن کۆماری ئیسلامیەوە هێرشکرایە سەری. بەپێی راپۆرتەکان موشکێکی بالیستیک لە حەیفا کەوتووەتە خوارەوە و زیانی بە بەشێک لە کێڵگەی نەوتی ئەو ناوچەیە گەیاندووە و کارەبای بەشێک لە شار پچڕاوە. هەروەها لە کوێیت درۆنێک هێرشی کردووەتە سەر پاڵاوگەی مینا ئەحمەدی و ئاگری لە چەند بەشێکدا کەوتوێتەوە بەڵام زیانی گیانی تۆمار نەکراوە. لە هەمان کاتدا بە وتەی بەرپرسانی قەتەر هێرشەکانی ئێران بوونەتە هۆی کەمبوونەوەی توانای هەناردەکردنی گازی سروشتی ئەو وڵاتە و زیانێکی ئابووری گەورەیان لێکەوتوێتەوە. بینەرانی عەزیز و خۆشەویست هەواڵەکانتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.